هەمووی هاونیشتیمانیان و هاوڵاتیانی ناوچە جیاوازەکانتان بۆ وەردەگرم لە 11مین فیستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجەدا زانم لەکوێوە هاتوون و سەردانی 11مین فیستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجەیان کردووە. کوێوە هاتووی بۆ 11مین فیستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجە؟ سلێمانیەوە هاتم بەڵێ لە 3 ساعت خۆ لە ڕانیەوە. از زیباری ما سیرچی عباس تقریبا تابع سیرچی من هەر لە هەڵەبجە هاتووم. چۆنەوە هاتووی بۆ فیستیڤاڵەکە؟ والله تقريبا ساعات يك بو وزن دوري يك وني بو روشنا ترمينال شهر زور وەپاسی ژاتکی بله هیلاک نەبووی؟ برا والله هیلاک بووی. ارى والله چەندێکی پێچوو تا گەشتی تێرە؟ والله خويا وين راستي تقريبا ساعات ونية 2 ساعات. ئێمە ئەگەر فیستیڤاڵەکە نەبووە کەمتر لە ساعات گەشتی. ارى والله مەراقم بوو بزانم ئەم جامانەیەم گوڵنگانە چێ پێوە. هوای سیرچانە خوشی من ئەوەش ئی زێباریانە تقریبا ئەوەش سیرچیە کەڵ ئەوەی ئی سیرچانە ئەوان نەبوو بۆ خەڵکی تر پرسیارکەم بڵێ بەری بەخوای هەموو دەڵێن ئەمە چی ئەمە چە برامە کووردە کورد ئەوە ئاسیەکانە ئاسیەکان نێوزانی ئەوەی سوورچانە عنی زۆر مەشهورە زۆر خوشکامە زۆر مەشهورە ئەوەش دەڵێن ئی زێباریە ئەو گیکەشی زێباریە نەئیجا من فەرقە خوشکی من از زێباری ما سیرچی ئەوەش تقریبا تابع سیرچە جیاوازە خوشی من ئارێ والله وتت لەکوێوە هاتوین؟ ئەمی لاکرێتی لاکرێەوە. فیستیڤاڵەکەت بەلاوە چۆنە چەندەمین ساڵە بیت ئێرە؟ والله 3 ساڵە سەرێکەمە دێنێرە فیستیڤاڵ بەڵێ خۆشە جەوەکەی بەلاتەوە؟ زۆر خۆشە بەس ئەو 2 ساڵ بی بارانێن مادەیا ڕاستی مەخو نەدیتەوە بە بارانیە هشکە ساڵیە ئیشەڵە باران دێ باری. هەرەکەی چۆنە؟ سڵاو لە جەنابە هەنارەکەی شازە بێخۆ مێ خۆشە. هەناری چیە هەڵیان دایان وەراندووە؟ هەناری هەڵەبجەیە ساڵەخانیە کەوە هەنار نابزانی بەس تامەکەی زانیم هەناری هەڵەبجێ و چاکە. سلێمانی و تا گەشتی تێرە زۆرت پێچوو؟ نا زۆری وان پێ نەچوو نانە قەرەباڵغ نەبوو ڕێگە خۆش بوو ساعات 3 دەرچوون لە سلێمانی. چەندمین جارتە بەی سەرجانی بکە و کەشەکەی و بەلاوە چۆن بوو؟ من بەعکمەوە یەکەم جارە سەردانی فیستیڤاڵی هەڵەبجەم کردووە بەڵام بەجددی تایبەت بوو ناوازە بوو خۆش بوو هەموو شتێکی. هەنارەکانە تاقی کردو؟ بەڵێ بێگومان ئەی من لە ڕانیەوە هاتم تایبەت خصوص تایبەت بە هەنار لە بڵێ هەنار نەخۆ. ئەی چۆنارە وەڵا چەمای بیبیتەوە؟ وەڵای نیازمانەیە ئینشاڵڵا کەلانە و هینەکانیشمان تاقیکردنەوە تایبەت بوو هەمووی. تۆ بۆ جەماعەتی ڕانیاڵی کوێی خۆش بوو فیستیڤاڵەکە؟ چی خۆش بوومە بەسەر؟ وەڵایدی کەشەکەی بە تایبەت هەم جەوەکەشی خۆشە هەر جەوی ئەو هاتنە دەر و ئەوەی خۆشە ڕاستی. لە زۆربەی کاتەکان کە کراوە بەشداریمان کردووە و فستیڤاڵێکی زۆر جوانە و شاری هەڵەبجە هەر بەم فستیڤاڵەوە ناسرا و خۆشحاڵین بەم هەموو میوانە کە هەموو ساڵی سەردانمانەکە لە هەموو شارەکانی کوردستانەوە و هەموو لایەک بەخێر بێن و هیوادارم کاتێکی خۆش بەسەر بن. وەڵام یەکەم جارم ڕۆ یەکەم ڕۆژە یعنی ساڵک بەڵێ یەکەم جارەیەم. وڵی خۆشە شوێنێکی زۆر خۆشە ڕێژێکی زۆر خەڵکیشی لێە. زۆر جوانە هەموو شتێ بە باشی ڕازێنراوەتەوە. شتی تۆ بۆ سلێمانی چی باسەکەی؟ چی باسەکەم؟ وڵی جا هەنارەکەی زۆر تایبەتە شەربەتی هەنارەکەیم خۆر زۆر تایبەت بوو. ئەلحەمدولیلا خۆشەوە 2 ساڵە من بەشداریەکەم خۆش بەڕێوەیەکی و ئیشێکی جوانیان کردووە دەستیان خۆش بێت. هەنارەکانی هەڵەبجەت بردوێتەوە بۆ 3 سادق؟ بەڵێ هەنارەکەی تایبەتە. ئەسن لە چ جۆرێکی هەنارە؟ وڵی ساڵەخانی خۆشە هەناری ساڵەخانی بەناوبانگە. بینیتان چۆن هاوڵاتیان لە پارێزگا جیاوازەکانەوە سەردانی 11مین فیستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجەیان کردبوو؟ ئێوەش وەرن و 2 ڕۆژی ماوە بێبەش مەبن لەم دیمەنە جوانانەی پاییزی هەڵەبجە و هەناری هەڵەبجە ئەم هەنارانەی کە بەدەستی جوتیارە نمونەیەکان بەرهەمهێنراوە هەروەها کارە دەستڕەنگینەکانی خانمان و بڕاندە خۆماڵەکانی سنووری پارێزگای هەڵەبجە و هەورامان و شارە زور ئێوەش وەرن و سەردانی پارێزگای هەڵەبجە بکەن.